كانم وەکو داعش نەما بەڵام کەسانێک ماون حاشا بێعەقڵ دێ تازە بە تازە بە ئومەی ئیسلامی دەڵێ ئێوە کوفرتان بە تاغوت نەکردووە. یا ئەڵڵاه وەکو کارەبا لێتدا سەدمەیەکە شتێکی مفاجیع، یعنی چۆن کوفرمان بە تاغوت نەکردووە. بەلای ئەوانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەدیثدا دەفەرمێ من قال لا إله إلا الله وكفر بما يعبد من دون الله، هر کەسێ بڵێ لا إله إلا الله بێباوەڕ بێ بما يعبد من دون الله، هەر شتێک جگە لە خوا دەپەرسترێت تۆ بێباوەڕ بی. خوا من باوەڕم بەوە نییە، باوەڕم بە یەک ئیلاهی حەقەیەکە ئەڵڵایە. ئەوە فقط استمسك بالعروة الوثقى، ئەوە دەستی گرتووە بە پتەوترین شتی دیندارێتی بە حەبلی خواوە، مسلمانە تەواو. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. يعني چی؟ يعني من قال لا إله إلا الله وكفر بما يعبد من دون الله. هەرچی مسلمانە لی بپرسە ئایا تۆ باوەڕت بەوەیە کە شتێکی تر بپەرسترێ جگە لە ئەڵڵا؟ باوەڕت بە پەرستراوێکی تر هەیە تۆ بیپەرستی لەگەڵ ئەڵڵا؟ ئەگەر بڵێ بەڵێ کافرە، ئەگەر بژڵێ نا مەعاذ الله جگە لە خوا کەس ناپەرستی، تەواو تازە بە تازە دێن کاکە ئەمە کوفری نەکردو بە تاغوت، ئەمە کوفری نەکردو بە تاغوت. مەبەستیان چییە؟ مەبەستیانەوەی ئەی میلەتی مسلمانان لە ئەمن و ئاسایشدا نەمێنن، وەرن ڕاپەڕن چی مەسئولتان هەیە لە مدیری دائیرەیەکەوە دەستکەن بە کوشتنی، دەستکەن بە خوێن ڕشتنی تا سەری سەرەوە بۆی تێگڕای ئومەتی ئیسلامی بکەوێتە خوێن ڕێژی و کاولکاری. تەواو ئێستا ئێوە کوفرتان بە تاغوت کردووە. ئەو جەهل و نەفامێتیە وردە وردە تا جاهیلێکی نەفامی بەکرێگیراومان لێ پەیدا بوو. ئێستا کوڕە شافعی کافرە، ئەبوو حەنیفە کافرە، ئیمام ئەحمەد کافرە، هەمووی کافرە، هەرچی مامۆستایانی ئاینیش هەمووی کافرە. طبعا ئەو بەرهەمەکەیەتی بەرەو ئەوێ دەڕوات، ئەو ڕێگایە ئەوەی بیگرێتە بەر بەرەو ئەوێ دەیبات، هەمووی کافرە، تێگڕای کافرە. چێ ڕوبەڕووی ئەوە دەبێت و ئەهلی علم ينفون عنه تحريف الغالين. ئەمە غلووەمەکەی لە ئیسلامدا هەیە.